ئەگەر لە بن هەر بەردێکیم کوردستانە بپرسیت پێت دەڵێ من لێرە بووم و ئەو کاتێک کە جەلات هاتوو، ئەو کاتێک کە مەرگ باری و ئەو کاتێک کە باڵندە و دار و بەرد و هەور هەمویان بوون بە ئەنفال. سڵاوتان لێبێت ئازیزان. ئێمە لە چەند هەفتەی ڕابردوو بەرنامەیەکی تایبەتمان لەسەر یادی ئەنفال و بۆ کەسوکاری ئەنفالکراوان ئەنجامدا. ئەوەی کە زۆر گرنگە و یەکێک لەو دەستکەوتە گەورانەی کە لە ساڵی 2025 بۆ کەسوکاری ئەنفالکراوان بەدی هات، دەستگیرکردنی تۆمەتبارێکی گەورە کە دەستی هەبوو لە ئەنفال و لە کوشتن و لە تەعزیب و ئازاردانی بەشێکی زۆری ئەو کوردانەی کە بە کۆمەڵ برانە زیندانەکانی نوگرە سەلمان و لەوێ لە ژێر تەعزیب و ئازاردا گیانیان لە دەستدا. دەستگیرکردنی ئەجاج یەکێ بوو لەو دەستکەوتە گەورانەی کە بۆ کورد دەبێتە مێژوویەکی پەرشانازی کە بە هەوڵەکانی خاتوشاناس ئیبراهیم ئەحمەد ئەو کاتوانی بە دوواداچوونێکی تێر و تەسەل لەسەر ئەو بابەتە بکە و هەماهەنگی تەواوی هەبێ لەگەڵ ئەو کەسانەی کە کاربەدەست و باڵادەستی ئەو ناوچانان لەگەڵ پارێزگای موسەنا بۆ ئەوەی کە بتوانرێ بگەن بە ئەجاج و بگەن بەو گۆڕە بە کۆمەڵانەی کە لە نوگرە سەلمان کەسانێکی زۆر ئێسک و پروسکەکانیان تا ئێستش بێسەر و شوێن بوون کە ئەویش توانرا بە خۆشحاڵیەوە بەشێکی زۆری کەسوکاری ئەنفالکراوان بتوانن جارێکی تر ئەو ئاواتەی کە هەیەە لەوەی کە کەسوکاریان گۆڕێکیان هەبێت بتوانن لە ڕێی گەڕانەوەی ئێسک و پروسکی کەسوکاریانەوە گۆڕێک هەبێ و بێنەوە بۆ زێدی خۆیان. ئەوەی کە بەڕاستی مای خۆشحاڵیە لەگەڵ ئەوەی کە کورد ئازارێکی زۆری لەسەر ئەم بابەتە پێگەشتووە، لەگەڵ ئەوەی کە کەسوکاری ئێمە زۆر بە دڕندانە لەلایەن ئەم تاوانبار و تۆمەتبارانەوە لەسەر دەستی ڕژێمی پێشووی عێراق بە دڕندانەترین شێوە ئازار و ئەشکەنجە دراون، بەڵام دەستگیرکردنی ئەجاج بۆ خۆی یەکێک بوو لە دەستکەوتە گەورەکان. لە دوای دەستگیرکردنی ئەجاج داوا کرا هەر کەسوکارێکی ئەنفال کە سکاڵای هەیە لەسەر ئەجاج خۆی بە چاوی خۆی ئازار و ئەشکەنجەکانی بینیوە یاخود کەسوکارەکەی لە ژێر دەستی ئەم تۆمەتبارە یاخود با بڵین تاوانبارە گەورەیەدا ئەشکەنجە دراوە، سزا دراوە، دەتوانێت سکاڵا و شەکوای خۆی بکە. لە دوای ئەوەی کە زیاتر لە 200 سکاڵا کۆکرایەوە و توانرا ئەم ئەوراقانە ئەم ئەوراقی سکاڵاکان یەک بکرێت بگیرێت و ڕەوانەی دادگای لێکۆڵینەوە کرا و دواتریش دادگایکردنی ئەجاج دەست پێ دەکات. بڕیار وایە 7/5 کە دەکاتە ڕۆژی پێنجشەممە یەکەم دانیشتنی دادگایی گەورە تۆمەتبار ئەجاج لە دادگای باڵای تاوانەکانی عێراق ئەنجام بدرێت. ئێمە ئەمڕۆ لە فایل و دیاردا لە بەرنمەیەکی تایبەت بە دادگایکردنی ئەجاج لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکانم کۆمەڵێک گفتوگۆ دەکەین و بینەرمان بن هەر ئەم ئێوارەیە کۆمەڵێک بەڵگا و دۆکومنتاری لەسەر دادگایکردنی ئەجاج و مەرحەلەکانی لێکۆڵینەوە و ئەو ئەوراقانەی تایبەتن بەم باسە بۆ یەکەم جار لە شاشەی کورسان نیوزەوە پێشکەش بە بینەرەکانمان دەکەین. وەک سەرەتای بەرنامە هاوکارمان محەممەد لە بەغدادەوە راپۆرتێکی بۆ ئامادە کردوین. پێمان بەڕاستی گرنگ بوو کە ئێمە راپۆرتێکمان هەبێت لە بەغداد لەو شوێنەی کە ساڵانێک بە پشتی تراکتۆرەکان کوردی پێ دەبرایە ئەوێ و دەبرانە ناوچەکانی جنوب و بە دڕندانەترین شێوە ئازار دەدران و تا ئێستاش ئێسک و پروسکەکانیان دیار نییە. ئێمە دەمانەوە بزانین لەو شوێنانەی کە کورد بە شێوەیەکی دڕندانە ئازار دەدرا ئێستا یەکێک لە بکەرانی ئەو تاوانانە لەوێ دادگایی دەکرێت و لە هەموو ئەمانەش دڵخۆشتر ئەوەیە کە کوردەکانی ئێمە چەمچەماڵیەکان گەرمیانیەکان کەسوکاری ئەنفالکراوان دەبنە شاهێدی ئەم ڕووداوە بۆ ئەوەی ئەو گەورە تاوانبارە بە سزای خۆی بگا. بابینەری ئەم راپۆرتە بین و دواتر لەگەڵتان بەردەوام بین. فەرموو. ئێرە بەغداد سەردەمانێک لێرەوە بڕیار لەسەر شەوسانەوەی گەلی کورد دەدرا. ڕژێنی بەعس هەموو شێوازێکی ئازاردانی بەکاردێنە.
دەستی دەچووە منداڵ و گەنج و پیر و کۆمەڵکوژانی دەکرد. ئێستا لەم بەغدایە یەکێک لە هەرە جەلادەکانی کۆسێن فان دادگایی دەکرێت کاویش حەجاجی تکریتیە کە لەسەر دەستی ئەو خەونی هەزاران ڕۆڵەی کورد خرانە ژێر خاک و بێسەر و شوێن. ئێستاش کە سوکاریان مەگەر بەبینینی پەتی سێدارە لە ملی حەجاج ئاهێک بکات بەسەر قوڵپەی دڵی برینە بە سۆکەیە. بڕینی ڕێگایەکی دوور، بینینەوەی بیابانەکانی سەماوە، خەیاڵی ئازار و ئەشکەنجەدانی هەزاران ڕۆڵەی کورد لە ژوورە سامناکەکانی گرتوخانەی نوگرە سەلمان لە هزرماندا بەرجەستە دەبێت. لە ژێرەم خاکەدا چەندین خەونی بەدی نەهاتوو، هیوا و ئومێد، ژیان و جوانی لەسەر دەستی حەجاجی تکریتی گول لە باران و زیندە بە چاڵ کرا. أرجو من المحكمة عدالة الله أولا عدالة الله. تکا لە دادگا دەکەم یەکەم جار دادپەروەری خوددا تونترین سزا بسەپێنێت بەسەر ئەم تاوانکارە بکوژەدا کە دەستی بە خوێنی عێراقیەکان سوورە. چۆن لی دەبورن؟ چۆن لی خۆش دەبن؟ ئەوان لە ئێمە خۆش بوون؟ لە ئەبوغرێب چیان کرد لە تاوان و لە کوشتن، لە گۆڕی بە کۆمەڵ، لە بیابانی سەماوە، لە هەڵەبجە و بەشیر لە کەرکووک، لە ناو بەغداد لە مەدینە ثەورە کە ئێستا مەدینە سەدرە، هەزاران گەنجیان کوشت لەگەڵ بکوژان لێبوردە و ئاشتەوایی نیشتیمانی نییە، بە تایبەت بکوژانی برایانی گەلی کوردمان. مصالحة وطنية مع القتلة، ماكو مصالحة وطنية مع القتلة، وخاصة قتلة الشعب الكردي يا اخواننا. دوای 37 ساڵ لەو تاوانە گەورەیە، زانیاری هەواڵگری دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراق بە هەماهەنگی نووسینگەی تایبەتی شانە زیبرای مەحمەد حەجاجی تاوانبار دەدۆزرێتەوە. ناوچەی زوڵوعیە لە پارێزگای سەلاحەدین شوێنی خۆحەشاردانی بوو کە لە ئۆپراسیۆنێکی تایبەتدا لە 30 2025 حەجاج ئەحمەد هەردان تکریتی ناسراو بە حەجاج تکریتی دەستگیر دەکرێت. بەمەش هەردا بەسەر ناوی یەکێک لە دڕندەترین سەرانی بەحسی لە ناوچوو دادرایەوە. لازم ياخذون جزاءهم لان الشعب الكردي پێویستە ئەوان بە سزای خۆیان بگەیەنرێن. گەلی کوردیش دووساری ئازار بووە، بە تایبەت هەڵەبجە. خەڵکی باشووری عێراقیش باش ئەمە دەزانن. باشوور و باکووری عێراق و ناوەڕاستیش دووساری ئەو ئازارە هاتوون. پێویستە دادگایی هەر کەسێک بکرێت کە خەڵکی عێراقی ئازار داوە. دوای پرۆسەی ئازادی عێراق، چیرۆکی جیاواز لەبارەی ژیانی حەجاجەوە دەبیستران. دیوێکی ئاماژەکان باسییان لە نەماری دەکرد. دواتر بۆچوونەکان بەوا ڕاستە بوون کە عێراقی بەجێشتووە، بەڵام هیچ کام لە چیرۆکەکان نەیخستینە سەر ڕێگەی سەرەداویشی ڕاستەقینە بۆ دۆزینەوەی جەلادەکەی ئەنفال کە لەسەر فەرمانی ئەو خوێنی هەزاران ڕۆڵەی کورد تێکەڵ بە خۆڵەمێشی بیابانەکانی سەماوە بوون. بەینەوە کوردستان ئەبێت سەلاوەرداکردن. دووبارە سڵاوتان لەبێت ئازانم لەگەڵتان بەردەوامە بین. وەک لە سەرەتاوە ئاماژەم پێکرد کۆمەڵێک بەڵگەی نەبینرا و بۆ یەکەم جار لەسەر شاشەی کورسان نیوز تایبەت بە دەستگیرکردن و لێکۆڵینەوە و دادگایکردنی حەجاج دەخەینە ڕوو، تایبەت بە مەراحل و قۆناغەکانی لێکۆڵینەوە. یەکێک لەو بەڵگانەی کە بڵاو کراوەتەوە تایبەتە بە قۆناغەکانی لێکۆڵینەوە ئەوەی کە ئێستا ڕاستەوخۆ لەسەر شاشەی کورسان نیوز دەیبینن، دوای ئەوەی کە ئەمر قەبز با بڵین بۆ ئەم تۆمەتبارە دەرچووە. ببورن ئەگەر هەندێک مستەڵەحاتی عەرەبی بەکاربێنی لەبەرەوەی هەندێک ئەو لەو بابەتانە تۆزە کوردیەکەی
وەک خۆی جێ خۆی ناگرێ دوای ئەوەی کە تۆمەتبار با بڵێن ئێمە تا ئێستا بە تۆمەتبار ناوی ئەهێنین تا ئەو کاتێک کە قۆناغەکانی دادگاییکردن یەکلایی دەبێتەوە بەڵام خۆی ئێمە دەزانین کە گەورەترین تاوانبارە بەڵام دوای ئەوەی کە تۆمەتبار دەستگیر کراوە تێگەێنراوە لەوەی کە جەریمەکەی چییە لەسەر چی ئەم تۆمەتبارە دەستگیر کراوە و داوای ئەوەی لێ کراوە کە دەتوانێت حەقی ئەوەی هەیە کە وەڵام بداتەوە یاخۆ داوای ئەوە بکا کە پارێزەر بگرێت لە هەر یەکێک لەوانەی کە لەسەر شاشەکە هەیە ئەوانە ڕوون کراوەتەوە دوای ئەوە حەقی ئەوەی هەیە کە ئیسیجوابەی هەبێواتە وەڵام بداتەوە یاخود بێدەنگ بێ بەڵام ئەگەر بێدەنگ بێت ئەمە وەک بەڵگەیەک لە دژیدا دەنرێت هەموو ئەو شتانی کە داوای ئەوەی کردووە کە مەحامی هەبێت ئەم تۆمەتبارێک واتە ئەجاج مەحامی تایبەت بەخۆی هەبووە و هەموو ئەدیلە و بەڵگەکان کۆکراونەتەوە و بێگومان هەموو بەڵگە و ئەدیلەکانیش لە دژی ئەم تۆمەتبارە بوون و ئەمە وەک قۆناغەکانی لێکۆڵینەوە کە هەر حەقێک هەر مافێک بە تۆمەتبارێک دەدرێت کە دەستگیر دەکرێت هەموو ئەم حەقانە بە هەمان شێوە بە ئەجاج دراوە بۆ ئەوەی کە بتوانێت حەقەکانی بەکاربهێنێت لە دوای ئەوە دەست کراوە بە طبعاً دوای ئەوەی کە کەسوکاری ئەنفالکراوان داوایان لێ کرا کە بچن سکاڵا بکەن دوای ئەوەی کە لە بەردەم دادگای لێکۆڵینەوە تەواوی سکاڵاکان کۆکرایەوە و خراە بەردەم دادوەری لێکۆڵینەوە دوای ئەوە بڕیار درا بەڵێ بە قەراری ئیحالە درا واتە ئیحالەکردنی تۆمەتبار ئەجاج ئەحمەد هەردان کە موالید و میهنە و مەحەلی ئیقامە و هەموو زانیاریەکانی ئەم تۆمەتبارە دیاری کراوە بۆ ئەوەی کە ئیحالەی ئەم تۆمەتبارە بکرێ بۆ دادگای باڵای تاوانەکانی عێراق کە ئەمەش نووسراوی ئیحالەکردنی تۆمەتبارە بۆ بەردەم دادگای باڵای تاوانەکان بە پێی هەریەکە لە قەرارەکەدا دیاری کراوە هەریەکە لە مادەکانی 12 و 15 لە قانونی محکەمەی جنایی عێراقی عولیاوەتە بە پێی یاسای دادگای باڵای تاوانەکانی عێراق هەریەکە لە مادەکانی 12 و 15 کە ئەم یاسایە ڕقەمدەی ساڵی 2005 دوای ئەوەی کە هەموو ئیجراعاتە یاساییەکانی لە قۆناغی لێکۆڵینەوە تەواو کردووە ئیحالە کراوە بۆ دادگای باڵای تاوانەکان هەر یەکێک لەم ناوانەی کە لە قەراری ئیحالەکەدا هەیە و لەسەر شاشە بەڕێستان دەیبینن هەموو ئەو شەکوایانەیە ناوی ئەو کەسانەیە کە شەکوایان هەبووە لە دژی ئەم تۆمەتبارە و هەر لە دواتریش لە ئەگەر برادران هاوکاری بکەن پەڕی دواتر بە هەمان شێوە درێژە پێدەری ناوەکانی تۆمەتبارەکە ناوی ئەوانەیە کە سکاڵایان هەبووە سکاڵاکارەکان لە دژی تۆمەتبار ئەجاج ناوی هەمویان کە من وەک ئاماژەم پێکرد زیاتر لە 200 شەکوە لە دژی ئەم تۆمەتبارە بڵاو بەرزکراوەتەوە و ناوەکانیان هەمووی لە قەراری ئیحالەکەدا هەیە کە ئەم کەسانە شەکوایان هەیە لەسەر ئەم تۆمەتبارە و ئەوەی کە زۆر گرنگە بۆ باس لێوە کراوە لە قەراری ئیحالەکەدا ئیعترافی متەهەمە بە هەموو ئەو شتانی کە کراواتە ئەوەی کە بەڕاستی جێگای دڵخۆشیە و یەکێک دەبێت لەو ئومێدانەی کا بۆ دادگایکردنەکە دڵنیای لەوەی کە بە سزای خۆی دەگا دانپێدانانی تۆمەتبارە بەو کارانەی کە کردوێتی بەو کارە دڕندانی بەرامبەر بە کورد کردوێتی تەنانەت لە ڕێی پارێزەرەکەیەوە باسی لەوە کردووە کە بڵێ ئەو بەو شێوەیە کوردی عەزاب داوە و تەنها پارچەنانە ڕقێکی داونەتێ و ئەو خواردنانەی ئەو خواردنەوانەی ئەو ئاوانەی کە زۆر پیس بووە کە شیاوی خواردنەوە نەبووە یاوێتی پێیان بۆ ئەوەی بیان کوژێ ئەم دانپێدانانە بۆ قۆناغی دادگایکردن زۆر گرنگ دەبێت کە لە مەرحەلەی با بڵێن قەراری ئیحالەکەشە باس لەوە کراوە کە ئاعترافی متەهەم واتە متەهەم تۆمەتبار ئاعترافی لەسەر ئەو شتانە کردووە و لەگەڵ تەواوی ئەو شەکوایانەوە ئەو وەسائقانە و ئەو بەڵگەنامانەی کە پێویست بێت هەمووی کۆکراوەتەوە و پێشکەشی دادگای باڵای تاوانەکانی عێراق دەکرێت بۆ ئەوەی کە لە دادگایکردنەکەدا بخرێتە ڕووە لە هەمان کاتدا نووسراوی دەستەی لێکۆڵینەوەی دادی عێراقی بۆ فەرمانگەی داواکاری گشتی بەڵێ ئەوراقی تحقیقی ئەوراقی لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە و دەستەی لێکۆڵینەوەی دادی عێراقی داواکاری گشتی ڕاستپاردووە بەوەی کە ئەوراقی
لێکۆڵینەوەی تایبەت بەم متتەهەمەواتە تایبەت بە عەجاج ئیحالەی کوێ کراوە ئیحالەی دادگای باڵای تاوانەکان کراوە بێگومان ئەمە ئیجراعاتێکی ڕۆتینیە کە دەبێت کە تۆ ئەوراق ئیحالەی دادگای باڵای تاوانەکان دەکەیت داواکاری گشتیش لەسەر ئەم بابەتە ئاگادار بکرێتەوە و بەڕەسمی دادگای باڵای با بڵێن دەستەی لێکۆڵینەوەی دادی عێراقی بەڕەسمی داواکاری گشتی ئاگادار کردوتەوە کە ئەوراقی لێکۆڵینەوە لە دادوەری لێکۆڵینەوەەوە ئیحالەی دادگای باڵای تاوانەکان کرا وەک ئاماژەشمان پێکرد تەمان هەموو ئەم بەڵگەنامانە بۆ یەکەم جارە لە سەر شاشی کورسان نیوز بڵاو دەبێتەوە ئەوەی کە بەڕاستی بەلامانەوە گرنگە حوتی پێنج کە دەکاتە ڕۆژی پێنجشەممە دادگایکردنی عەجاج دەست پێ دەکات جا ئێمە دەمانەوێت لەسەر قۆناغەکانی دادگایی قۆناغی لێکۆڵینەوە کۆتایی پێهات ئەوەی کە گرنگە لەسەر دادگایکردنی عەجاج بە سزاگەیاندنی عەجاج و ئەو بڕیارانی لە دادگای باڵای تاوانەکانەوە دەردەچێت ئایا قابلی تانە لێدانە یاخودنا ئایا عەجاج ئەگەر بێت و سزا بدرێ بەر لێبوردنی گشتی و تایبەت دەکەوێت یاخودنا هەموو ئەم پرسیارانە دڵنیام کە سوکاری ئەنفالکراوان لە چاوەڕوانی ئەوەدان وەڵامەکەی وەربگرێت بەسپاسەوە ئەو میوانانی لەگەڵ ئێمە ئامادەیان دەبێ حاکم ئاسۆ محەممەد کە بەڕێزیان دادوەری پێشوو بوون لە دادگای باڵای تاوانەکانی عێراق بەسپاسەوە لەگەڵمان دەبێت کاک حاکم زۆر بەخێر بێ پەرینووری بەڕێزیان شارەزای کاروباری شەهیدان و ئەنفالکراوانن بەسپاسەوە لە بەغدادەوە لەگەڵمان دەبێ خات و پەری بەڕێزیشتان زۆر بەخێر بن هەروەها زۆر بەڕێز جەبار شەهید محەممەد بەڕێوبەری گشتی شەهیدان و ئەنفالکراوانی گرمیان بەسپاسەوە لە کەلارەوە لەگەڵمان دەبێ بەڕێزیشتان زۆر بەخێر بن بەڵێ ئازدەن دەچمە لای میوانەکانم کاک حاکم با سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەم زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سەرەتا ڕێز و سڵاو و نوازش بۆ سەرجەم قوربانیانی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و فەیلیەکان و بەرزانیەکان و یەزیدیەکان و مەسیحیەکان و سەرجەم قوربانیانی عێراق و گەلی کورد بە تایبەت طبعا ڕۆژێکی گرنگە حوتی پێنج ڕۆژێکی مێژوویەکەوە هەموو قوربانیانی ئەنفال چاوەڕێی ئەو ڕۆژانە کرد کەوە ئەم تاوانبارەی عەجاجە دادگایی بکرێت و سزای عادلانە وەرگێت وەکو تاوانبارانی پێشوو علی حەسەن مەجید و سابر عەبدولعەزیزی دووری کەوانە ئەوانە سزاکران لە کەیسی ئەنفالی ئەسڵی کەوە قەراری بۆ دەرکرا لە 24/6/2007 لەلایەنی دادگای باڵای تاوانەکانی عێراق کەم ئەم دادگای باڵایە هەر دادگای پێشوو بوو کەوا من لەمە پێش دادوەری لێکۆڵینەوە بووم لەسەر کەیسی ئەنفال پاشان بووم بە ئەندامی کەیسی هەڵەبجە و فەیلیەکان و ئەوەی نوێژی 1999 دوای بووم بە سەرۆکی کەیسی بەرزانیەکانیش اینجا ڕاپەرینەوە و یەک و چەندین کەیس من سەرۆکی ئەو کەیسە بووم جا ئێمە ئەوە بەلامانەوە گرنگە بەرحەلەی یەکەم با لەسەر ئەوە قسە بکەین هەمیشە دەوترێت جۆرێک دەبێ متمانەی هەیە لە بەرامبەر بە یاسا و بەرامبەر بە دادگاکان و بە تایبەت خەڵکی ئێمە دەڵێت ئێمە لە عێراق و دادگای عێراقی و ڕەنگە ئەو بڕیارانەی کە دەیداد لە بەرژەوەندی کورد نەبێ و ئەمەوێت خۆتان ئێوە بە واقعی لە ناو دادگاکا بوون تۆزێک باسی دادگای باڵای تاوانەکانی عێراقم بۆ بکە طبعا ئەم وجدانیەن مەسەلەن ئەخلاقیەن قانونیەن چۆن ئیش دەکەن لەسەر کەیسەکانی کورد من لەمە پێش و ئێستاش ئەم دادگایە زۆر متمانەم پێ هەیە ئەمە دوایمین جارە من لە نزیک و ئاگادارم کەمە دوو تۆمەتباری سەرەکی لەسەر کەیسی قوربانیانی بەرزانیەکان سزاکرا و ئەمەش کەیسی ئەنفالکراوەکانی ناوچەی گەرمیان و سلێمانی لەمە پێش دادگا قراری دەکرد لە 28/12 لەسەر قەیسی بەرزانیەکان بوو کابرایەکی ئاسایش بوو ناوی شاکر تا یەحیە کەوا من زۆر هاوکاری وەزارەتی شەهیدانم کرد و پارێزەر ئایات کاکەیی و لەگەڵ قوربانیان زۆر هاوکاری ئاسانکاریم بۆ پێشکەشکردن و گەشت بە سزای خۆی ئەو تاوانبارە ئێستا ئەمەش چکە من هەمیشە ئێستاش حوتی پێنج بۆ عەجاج ئەحمەد حەردان کەوا من لێرەوە دەستخۆشی لەو بەڕێزانە ئەەکەم کەوا فەزیلە خان و ڕزگار و عەلی لەگەڵ فەرێخانەکەوە ئەوان ئەو کەیسیان ڕۆژان کەوا هەڵسان بە هاوبەش و بە هاوکاری ئۆفیسی شانازخان کەوا چوون سکاڵیان تۆمر کرد
باشە کۆمەڵێک ناو ئەهێنرێت لە کەیسی عەجاج و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان نمونەی ئەوە پەریخانمان هەیە کە لە بەرنامە لەگەڵمانە بەسپاسەوە چەند هەفتەیەوە پێش جارێکی تر لە بەرنامە لەگەڵمان بوو بەڵام لە کاتێکی وادا یەکسەر دەوترێ حاکم ئاسۆش ئەمێ بزانم ڕۆڵی حاکم ئاسۆ لەم کەیسەدا چییە؟ من هەمیشە ڕۆڵم هەبووە نامی وەسفی خۆم بکەم وەسف نییە بەڵام دەمانێت بزانین من هەمیشە ئەوەتێک خانیشین کراوم بڵێنم داوە خزمەتکاری قوربانیانی ئەنفال و کیمیاباران و بەرزانەکان و فەیلەکان هەموو ئەو کەمەنەتەوەکانیش کەوا بەر تاوانی ڕژێمی بەعس و داعش و ئەوانە کەوا من وەکو چالاکوانم لە دوای خانیشین چالاکوان بووم لە بواری جینۆساید و مافی مرۆڤ چکە من ڕۆڵم هەبووە بە دوواداچوون دەکەی بەردەوام لەسەر ئاسی ناخۆ لەسەر ئاسی نەودەڵەتی ئەمە هەمووی خۆبەخش منەکەم بەبێ بەرامبەر زۆر باشە زۆر باشە حاکم دواتر گەڕێمەوە لای بەڕێستان با بچمە بەغداد بۆ لای خاتوپەری سڵاوت لێبێ بەرنامەیەکمان کرد تایبەت بە یادی ئەنفال کۆمەڵێک بابەتی زۆر باشت باس کرد بەڵام ئەوەی کە بەڕاستی ئێمە لەم بەرنامەیە بەلامانەوە گرنگە دەستگیرکردنی عەجاج و قۆناغی لێکۆڵینەوە وا دەگەینە ئەوەی کە ئیتر دادگایی دەکرێت هەموو ئەمانە دەستکەوتێکی گەورە بوو هەم بۆ کورد هەم بۆ کەس و کاری ئەنفال کراوان ئێوە لەسەرم بابەتە چیتان کرد و ئەوەی کە ماوە پێویستە ئێوە چی بکەن تا ئەو کاتەی ئەم گەورە تۆمەتبارە بە سزای خۆی دەگات زۆر سپاس سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەرانی کورسات ئەمڕۆ دڵخۆشین بەوەی کە ئامادەکاریەکەین بۆ بیستنی هەواڵێکی زۆر زۆر خۆش ڕۆژی پێنجشەممە سەبارەت بە تاوانبار عەجاج بۆیە سەرەتا ڕێز و نەوازش سەری ڕێز و نەوازشدا ئەنەوێنم بۆ جانی پاچی شەهیدانی جینۆسایدی کورد بە تایبەتی ئەنفال کراوان و مێژووی دەستگیرکردنی تاوانبار عەجاج ئەگەڕێتەوە بۆ کۆتایی ساڵی 24 و سەرەتای ساڵی 2025 تقریباً بۆچی ئەم بابەتە لەو کاتەوە دەستی پێکرد لە کاتی دەستگیرکردنی سەعدون سەبری ئێمە توانیمان تەنسیق بکەین لەگەڵ جیهازی ئەمنی وەتەنی لەوێ سێ سکاڵا تۆمار کرا لەسەر سەعدون سەبری لەلایەن سێ پەرلەمانتاری پێشووە کە کەسوکاریان 86 گیرا بوون و لەسەر ئەوەی کوڕیان پێشمەرگە بوو تا ئێستش بێسەر و شوێن بوون پەرلەمانتارەکان ڕازاوخان و ڕەنگێنخان و سۆزانخان بوون کاتێک کە چوینە ئەوێ بۆ تۆمارکردنی سکاڵاکە برادەرانی جیهازی ئەمنی وەتەنی داوایان لێکردین وتیان ئێمە بڵێن خەریکی ئیشکردنین لەسەر دەستگیرکردنی تاوانبار عەجاج ئێوە ئەتوانن هاوکارمان بن کە سکاڵاکارمان بۆ ئامادەکەن بۆ ئەو کەیسە منیش زۆر بە خۆشحاڵیەوە وەڵاممانەوانی وتم زۆر بە دڵنیاییەوە ئیشی لەسەرەکەین بۆیە کە گەڕامەوە یەکسەر بۆ بەڕێز شانازی برایم ئەحمەد کە ئەو کاتە خانمی یەکەمی عێراق بوو زۆر زۆر دەستخۆشی لەکەین کە زۆر زۆر بە خۆنەویستی زۆر زۆر بە دڵ و بەگیان خزمەتی ئەم کەیسەی کرد بەدەر لە مەسەلەی حیزبایەتی و مەسەلەی بە سیاسەتکردنی مەسەلەکە بەڵکو تەنها و تەنها وەکو دۆسیەیەکی نەتەوایەتی و ئینسانی ئەو کاتێک کە تۆ خاتوپەری ئەو کاتێک کە تۆ بابەتەکەت گەیانجا خاتوشاناز کە شتێکی وا هەیە دەبێت ئێمە کاری لەسەر بکەین سکاڵا کۆ بکەینەوە بۆ ئەوەی کە ئەم تۆمەتبارە دەستگیر بکرێ وەڵامی ئەوان چی بوو؟ بەڵێ بەڕێزیان زۆر بە دڵێکی فراوانەوە لی وەرگرتین وتی ئیجراعاتی یاسایی چییە من هاوکارتانە بمۆکو نووسنگی خۆیانی ڕاستپاردەبوو کە ئێمە ئیشی لەسەر بکەین و ئەوانیش هاوکارمان بن و نووسنگەی سەرۆک کۆماریش هەر هاوکارمان بێ بۆیە بە خۆشحاڵی و زۆر بەسپاسەوە
پەیوەندیمان کرد بە بەرپرسی ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی کە هاوکارمان بێ کاقاسم چەند ناوێکی یانێ کە ئەوانە ئەتوانن هاوکارمان بن بۆ تۆمارکردنی سکاڵا. ئەوانە فەزیلە خان زۆر بەسپاسەوە دەستخۆشی لە یەکەم کە زۆر جەریئانە هاتە سەر خەت و سکاڵایکی زۆر تێر و تەسەلی تۆمار کرد. کاک ڕزگار لە چەمچەماڵ ئەویش بە هەمان شێوە ئەو کاتێک کە لە نوگرە سەلمان بووە شاید حاڵش بووە و هەم خۆی سکاڵاکار بوو هەم شاید حاڵیش بوو و هەروەها کاک عەلی دەستخۆشی زۆر زۆریان لێ یەکەم. دوای ئەوەی کە چوین لە سەماوە سکاڵامان تۆمار کرد دۆسیەکە لە لای حاکم بە قانونی تەصدیق کرا. دوای تەصدیقکردی سکاڵاکان لەلایەن مدعی عامیشەوە لەوێ بە هەمان شێوە دوایی تەحویلی جیهازی ئەمنی وەتەنی کرا لە بەغا. جیهازی ئەمنی وەتەنیش لە بەغا ئاگاداریان کردین کە ئێمە بانگواز بکەین بۆ وەرگرتنی سکاڵای زیاتر دژی تاوانبار ئەجاج لەبەر ئەوەی بڕیاری دەستگیرکردنی لەسەر ئەساسی ئەو سێ سکاڵایی کە لە سەماوە تۆمارمان کردبوو بڕیاری دەستگیرکردنی دراوە. بۆیە لە ڕێگەی نووسینگەی خانمی یەکەمی عێراق ئەو کات بانگەوازی بۆ کرا لە کورسات نزیکەی زیاد لە 280 سکاڵا تۆمار کرا و ئەم سکاڵایانە کۆکرایەوە وردبینی کرا تەرجەمە کرا بۆ عەرەبی هەر لە نووسینگەی بەڕێزیان و دوای ئەوەی کە پوختە کرا دوایی لەلایەن سکاڵاکان لەلایەن دادگای لێکۆڵینەوەی گەرمیان و هەروەها دادگای لێکۆڵینەوەی سلەیمانی سکاڵاکارەکان ئامادە بوون و بڵین سکاڵاکان لای ئەوانەوە حواڵی لای ئێمە کراوە یعنی قۆرانگەکەەوە نەپەلەمە تۆزێ پاش و پێشم دوای ئەوە سکاڵاکان لای بەڕێزیان تەصدیق کرا و نێرایەوە بۆ بەغا بۆ مەحکەمەی کەرخ کە من دەستخۆشی زۆرم بۆ بەڕێزان حاکم ئاوات و حاکم عومەر و حاکم شیلان ئەو برادرانەی کە لە مەحکەمە زۆر هاوکارمان بوون بۆ خێراکردنی ئیشوکارەکە. دوای ئەوەی کە سکاڵاکان برایە کەرخ اینجا لە محکەمەی کەرخ لێکۆڵینەوە بەردەوام بوو بە تەنسیق لەگەڵ جیهازی ئەمنی وەتەنی و بەردەوامیش بەندیان ئاگادارە کردەوە لەوەی کە چیان پێویستە بۆ وەرگرتنی زانیاری و یەک لە سکاڵاکان کامانن ئەو سکاڵانەی کە زۆر بڵین مەزلومیەتی تایە. باشە. لە ناوەڕاستی مانگی چوار ئاگاداریان کردینەوە کە تەبلیغی ئەو ناوانە بکرێ ئەو دۆکیومنتانەی کە بەڕێستان لە لاتانە لەگەڵ لیستی ناوی سکاڵاکارەکان کە ئەمە هەندێکیان کەیسەکانیان زۆر زۆر بڵین مؤثرە بۆیە لەلایەن محامی دیلمان بەڕێزیان تەبەنی ئیشەکەی کرد کە لە نووسینگەی بەڕێزخانمی یەکەمی عێراقا بە هاوکاری زۆری کاک حاکم ئاسۆ کە بە کۆمەڵ هەنێ مامۆستای زانکۆ لە هاوکارمان بوون لە بابەتەکە هەروەها هەنێ فەرمانبەری یاسایی بە هەمان شێوە ئەمانە هەمووی بەدەم خۆشە ئەرچێکی زۆر زۆر گەورە بوو زۆر ماندوو بووین پێوەی هەمومان بۆیە گەیشتین بەم مەرحەلەیە کە سبەینێ کە ببورن ڕۆژی پێنجشەممە بە ئامادەبوونی هەندێک لە سکاڵاکاران و لەگەڵ لیژنەی بڵێن پارێزەران کە کەیسەکتەبەنی کەیسەکەیان کردووە یەکەم دانیشتنی دادگایکردنی عەجاج دەست پێکە
جنایاتی علیا لە ڕسافە. باشە دەست خۆشخات و پەری مەبەستم بوو بەڕاستی بۆیە کاتم مایتێ بۆەوەی کە خەڵک بزانێ ینی کە تۆ دەڵێیت تۆمەتبارێکی گەورە دەستگیر کراوە و بچن شەکوا بکەن و ئەوانە ئەم ئیجراعاتانە چەندەی پێویستە بۆ ئەوەی کە تۆ بگەیت بە ڕۆژێکی وها کە بە چاوی خۆت دادگاییکردن و بە سزاگەیاندنی ئەو کەسانە ببینی کە ڕۆژێک لە ڕۆژان دەستیان هەبووە لە شەهیدبوون و لە ئەنفال و لە زیندە بەچاڵکردنی هەزارەها کوردی ئێمە. ئەچمە لای کاک جەبار لە کەلارەوە بەسپاسەوە لەگەڵمانە. کاک جەبار سڵاو لێبێ بەڕستان وەک بەڕێوەبەری گشتی شەیدان و ئەنفال کراوان. باسمان کرد بەڕاستی ڕۆژەکە ڕۆژێکی مێژوویە، یعنی هەر کاتێک کە تۆمەتبارێک دەستگیر دەکرێت کە لە دژی کورد کاری کردبێ و دەدرێتە دادگا، ئەمە دەبێتە مای دڵخۆشی بۆ هەموو کورد لەلایەک و بە تایبەت بۆ کەس و کاری شەهیدان و ئەنفال کراوان. بەڕێستان لە تەواوی ئەم پرۆسانە کە کراوە و هەماهەنگیتان لەگەڵ کەسوکاری ئەنفال کراوان و گەیاندنیان بە بەغداد و بە سکاڵاکان و کۆکردنەوەی سکاڵاکان چی بوو؟ بەناوی خۆی گەورە میهرەبانەوە سەرەتا درود و ڕۆحی پاکی شەهیدانی جینۆسایدکراوان و سەرجەم شەهیدانی کورد و کوردستان. سەبارەت بۆی هەواهەنگی هەر لە سەرەتای دەستگیرکردنی عەجاج و تۆمارکردنی سکاڵا لەلایەن ئەو بەڕێزانەوێکەوە لە بەغدا تۆماریان کرد، ئێمە وەکو بەڕێوەبەری گشتی کاروباری شەهیدان و فاکراوان لەگەڵ نزیکەی خانمی یەکەمی عێراق شانازخان ئەو کات ئێمە چەند ناوێکمان لای خۆمان تۆمار کرد بۆ ئەوەی ئەوانە وەکو چی وەکو شاید بێکی وەکو سکاڵەکار بێ و تەئکیدمان کردووە ئەو کەسانە خۆیان لە نوگرە سەلمان ئەو تۆمەتبارە ئەشکەنجە و ئازار و برسێتی و کوشتنی بەرامبەر چی خۆیان بێ ئازادان چی کەسەکانە بێ کردوێتی. خۆشبەختانە لە ماوەیەکی کەمدا سکاڵایەکی زۆرمان بۆ هات لەلایەن کەسەکانەوە، ئەوە بوو لەلایەن نووسینگەی خانمێکی ئەم عێراقی پێشووتر فۆرمێک ئامادە کرا. ئەو فۆرمە ئێمە پڕمان کردووە بە گوێرەی ئەو داواکاریە، دوابەدە ئەوەی تەسلیمی نووسینگەکەی بەڕێزیانمان کرد لە سلێمانی بۆ ئەوەی کاری جدی لەسەر بکرێ. باشە کەواتە ئێوە هاوکارێکی باش بوون لەوەی کە کەسوکاری ئەنفال کراوان بتوانن سکاڵەکانی خۆیان بکەن و بگەن بەم ڕۆژە. بەڕاستی ئەوەی کە کەسوکاری ئەنفال کراوان تۆزێک گرفتیان لەسەری هەبوو و بە تایبەت لە دۆزینەوەی کەسوکاریاندا و لە دۆزینەوەی ئێسک و پرووسک و ناسینەوەی کەسوکاری خۆیاندا وەرگرتنی نمونەی خوێن بوو. لەسەر ئەم بابەتە چکە من ئەوەندەی کە بەرنامەم لەگەڵ کردو قسەم لەگەڵ کەسوکاری ئەنفال کراوان کردووە، ئەمە یەکێک بوو لە گەورەترین کێشەکانیان. لەسەر ئەم بابەتە بەڕێستان چیتان کردووە؟ بەڵێ سەرەتا جێگای خۆیەتی ئێمە دەستخۆشی لە دادە شاناز بکەین. شانازخان پەریخان خۆی ئاگادارە ئەو سەرپەرشتی ئەو پرۆسەیە کرد لە ئیدارەی گەرمیان. دوو جار ئەو لیژنەی وەرگرنی سامپڵی خوێنە هاتنە گەرمیان. ئەو بوو نووسینگەی شانازخان خودی خۆی داوای کرد کەوا ئێمە کار بکەین لەسەر ئەو کەسانی کەوا ئامادەن سامپڵی خوێنیان لێ وەرگریە. خۆشبەختانە توانیمان چەند کەسێک ئامادە بکەین بە زیادەوە کە ئەوان داوایان کردو، وەکو قۆناغی یەکەم ئەوەمان تەواو کرد. دوابەدا ئێوە بە هەوڵ و ماندنی نووسینگەی بەڕێزیان و پەریخان خۆی ئاگای لێە لەبەرەوە خۆی ڕاستەخۆ سەرپەرشتیە کرد. هەم سامپڵی خوێمان وەرگرت لە چەند کەسوکارێکی ئەنفالکراوان، تەنانەت تیمەکانشمان هەنێک کەس بوو بە هەر هۆکارێکن ئاهاتن بۆ ئەوی سامپڵی خوێنیان لێ وەرگیریە لە بەوەی نەخۆشی بێ یام هەرچی شتێکرد بێ. ئێمە لە بەڕێوەتی گشتیمان تیمێکەمان پێکهێنا بۆی بچێ وەری بگرێ. بە شاهدی ئەو تیمەی کە لە بەغا هاتن کەوا پزیشکی دادی بەغا بوون و تیمێک لە مۆسەی شوهەدای عێراقی بە سەرپەرشتی پەریخان زۆر لە کیشوکارەکانی ئێمە ڕاست بن، زۆر بە شێوەیەکی زانستی لەگەڵانە کارەکانمان ئەنجامدا. ئێمە تاوەکو ئێستەش بۆ ئەوەی کاواکە ئەو کەسوکاری ئەنفالکراوانمان ناویان تۆمار نەکردووە، تاوەکو ئیمڕۆژ هەر ناومان تۆمارە کرد،
خەڵکیەک بۆ ئەوەی لە داهەوتودا ئەو عملیە بۆ قۆناغەکانی سیەم و چوارم و پێنجەم بەردەوام بێت. زۆر باشە کەواتە ئەوە بەردەوامی هەیە دواتر لەگەڵ پەریخانش لەسەر و بابەتە قساکەین. کاک حاکم با تۆزێک باس لە دادگایکردن و دەرچوونی بڕیار و بابەتە یاساییەکان بکەین کە بەڕاستی گرنگە بزانین. حوتی پێنج کە دوو بەیانی یەکەم دانیشتنی دادگایکردنی عەجاج دەست پێ دەکات. ئەگەرەکان پێمان دەڵێن چی؟ ئەگەری هەیە کە بە یەک دانیشتن بڕیار دەربچێت لەسەر دادگاییەکە یاخود چەند جارێک پێویستی بەوە هەیە تەجیل بکرێت تا ئەو کاتێک کە بڕیار دەردەچێت و بەڵگەکان بە تەواتی کۆ دەکرێنەوە حاکم دەگاتە قەناعەتەوەی کە بڕیار دەربکە. ئەو ئەکید قەناعەتەکە لای مەحکەمەوە هاوسەنگی ئەو بەڵگانە ئەکرێت کەەوە نەمایشەکرێت لە دادگا کەەوە بریتیە لە وتەی سکاڵاکار و شاید حاڵ و کەشفی دەلالە و ئیفادەی تاوانبار و داواکاری گشتی وتەکەی و ئیتر محامی دیفاع و محامی مدعی بالحق الشخصي وأنا يعني دور نية لو أنا بيك جلسة حاسم بيت احتمالا دان بيداناني متهمة تومت باركة لسر أم كيسا كار أساني ناكا بو برا وتشوني إجراءات دادقة شكا براستي من 280 كس يعني بحساب أبايا آمادة ببو محكمة بلا مرجنية يعني سبب جوري أو مرجنية هم أواني كسكالاي كردو لدادقة كآمادة يعني هبه إسا من شيكي أو وتانم کردووە کە تەسلیمی من کراوە خۆ دەزانی سلێمانی ناوچەی سلێمانی و گەرمیان زۆربەی ئەو ناوچەیەکەوە بەر ئەنفال کراوە شاڵاوی ئەنفال زیاتر لە ناوچەی بادینان و هەولێرەوانە بە حکمەوە ژماری سکاڵاکارەکان زیاترە تقریبا 230 کەسە بێت دووس خۆرماژتووی تایە و کەرکووکی تایە و هەولێر و هەولێریشی تایە بەڵام براوردی کێگەر ناوچەی سلێمانی ئێرە زیاترە منش چیم کرد ئەوەی کە وتەکانی زۆر گرنگە کەوا محکەمە ئەتوانێت پشتی بێ بەسێت لەو جوانکەوە تاوانەکانی جینۆساید و دژە مرۆڤایەتی وەکو کوشتن و قتل باب عربي باشتر بيلا اخضاعهم الى ظروف معاشيه بقصد اهلاكهم كليا او جزئيا او الحاقهم ضررا جسديا او نفسيا بقصد اهلاكهم اما بيوندي جينوسايدا فعلا ماديه يعني هم تاوانك هم جسديه جانيه ونفسيه درونيشه يعني عذابي درونيشي داون ولا قاليشي دا عذابي جسديش واخضاعهم في ظروف معيشيه صعبه بقصد اهلاكهم بله كليا او جزئيا ولا قال كوشتينيشا طبعا ليره قصدك كان بو كوشتن بو امام برقيانزيه خالكي زور قرنقه ليره حاكم تحقيق احاله كردو بجوري دوانزه تاوانێکی دیژمرۆڤایەتیە تاوانی جنۆساید نییە بۆ ئاگاداری لەبەر ئەوە ئەبێ تیش بخەینە سەر ئەوە تەرکیز بخەینە سەر ئەوە من حتا ئاگاداری جەماعەتیشم کردووە لە بەرژەوەندی ئەمە نییە طبعا ئێمە دەمانەوێت تاوانەکە بە جینۆساید بناسێنەوە لەسەر ئاستی نێودەوڵەت چکە کەیسی ئەسڵیەکە لە 24 شەشی 2007 بە جینۆساید و بە دژمرۆڤایەتی و بە تاوانی جەنگ ناسرا کەیسی ئەنفالی ڕاست ئەسڵیەکەی ئەمە بریتیە لە کەیسە ئەسڵیەکەیەتی چکە بۆ سکاڵاکارەکان لە چەندین جەلسە ناوی عەجاجیان هێناوە ناوی شەمخیان هێناوە ئەمە تاوانێکی درند و سەرەکیە کەوا نوگرە سەلمان ئاخر قۆناغ بوو ئاخر شوێن بوو بۆ ئەنجامدانی تاوانەکانی ڕژێمی بەعز باشە لە مەرحەلەی لێکۆڵینەوە ناتوانرا داوای گۆڕینی مادەکە بکرێ ئەوە ئەتوانێت تاعم بکرێ بەڵام ئەمە محکەمە پامبەر نابێت بە مادەی ئیحالە خۆ من ڕئیسی محکەمە بووم بەڵێ محکمە عادیە ئێستا ئیحالەکە بە پێی مادەی 12 بەس لە مەرحەلەی دادگاییە ئەتوانرێت پابەند نەبێت بە مادەیەکی ئەبێ بیسەلمێنیت بە جۆری ئەو بەڵگانە و بە جۆری سکاڵاکارەکان بیسەلمێنی بۆ محکەمە کەەوە ئەمە بەس 12 نییە ئەمە 11شە چکە 12 هنا أفعال لا إنسانية اضطهاد تعذيب اغتصاب بلان مالجي دوانزه أو توانك أنجامية أو عجاج بريتية لتواني جنوسايد وتواني ديجمرفايتي لبر أو إما هولا دين أو توانا بو دو مادة قراري محكمة ديت باش هاوسنجي أو بلغانا كوانا معي شكل الدادقة وتيس كالاكار وشاهد حال أنا إن شاء الله محكمة
احتمال بە یەک جلسە حەسم بکرێت احتمالە بە 2 جلسە 3 جلسە ئەوەی کە بینیمان لە بەشێکی تری ئەو تاوانبارانەی کە سزا دران هەر بە نمونە سەدام حسێن خۆی ئەگەر بە نمونە وەربگرین لەسەر ئەو هەموو حەسەمەجی سەدام حسێن تاکو دانیشتنی ببوورە هەتاکو دانیشتنی 33 ئامادە بوو بەڵێ خۆی سەدام حسێن یعنی بەڵام چی هەڵەیەکی گەورەی یاسایی و دادوەری کرا بەرامبەری هەڵەکەکەوە ئەعدام کرا ئەو ئەعدام نەکرایە سەدام حسێن من گلی یەکەم لە حکومەتی عێراقی بۆ ئەبوو چی بۆ وتەی زۆر بچکە ئەو قائیدی عامی قواتی مسلحە بوو ئەو بەرپرسی سەرەکی وەربگیرێ بۆ دەیان کەیسی تر وەکو بەڵگەیان گەورەترین زەرەر بوو یعنی ئەنفالێکی تر بوو بەڕاستی کە ئەنجام درا بەزەمەکردنەکەی یعنی لەو کاتەیە ئەعدامکردنی لە چی کورد دەیان بەڵگە خراپ چکە هەموو قەرارات ئەگەرێتەوە بوو ئەو ڕاستە عەلی حەسەن مەجید ئەو تاوانباری دووهەم بوو سەرەکی بوو بەڵام وەکو سەدام حسێن نەبوو زەرمەندەکەی بەس بۆ کەیسی کورد نەبوو هەموو بۆ عەرەبەکانی شیعەکانیش بەڵێ ڕاپەڕینەوە تو یەک ئەحزابی دینی هەیە منی مەقتەدا سەدەر سەڵاتی جومعە هەیە من بەش بە حاڵی خۆم لە هەموو کەیسەکان بەشداریم کردووە لەو مەحکەمەیە لەبەر ئەوە سەدام حسێن تاوانێکی سەرەکی بوو زەرێکی زۆری لێ گەیان بەو کەیسانە باشە ئەگەر بە زووی بۆ نمونە عجاج دادگایی بکرێت و بڕیار بدرێت ئەگەر بە نمونە لە سێدارش بێت سزاکەی ئەو بڵم سزاکەی گاتە لە سێدارە من بە جۆری قەناعەتی خۆم بە حکمی ئەتوانم ئێستا من ڕێی خۆم بدەم لەبەرەوە من دادوەرێکی خانشین بووم ئەزمونێکم هەیە لەو مەحکەمەیە ڕئیسی مەحکەمە بووم قەراری ئەعدامیشم دەرکردووە باشە بە جۆری ئەو بەڵگانە کەوا نەمایش کراوە ئەعدامەکرێت بەڵام بەڕێی خۆم لەم کاتەیە بۆ ئەوەی ئەو هەڵانی پێشتر کراوە دووبارە نەبێتەوە لە سێدارەدانی عجاج لایەنە ویژدانی و عەتف و ئەوەی کە ئێمە حەز دەکەین لە سێدارە بدرێت ئەوە لەلایەک بەڵام گرنگ نییە جارە بمێنێتەوە بۆ ئەوەی بزانین چیتری لەگەڵا بووە ڕەنگە دانپێدانانەکانی ئەو خەڵکی زۆر زیاتر ئاشکرا بکە نەئەکید ئەوە تحقیقی کراوە لەگە من دەستخۆشیەکەم لە جیهازی ئەمنی وەتەنی و لە حاکم تحقیقی ئەمنی وەتەنی حاکم کۆڵینەوە ئەو دانپێدانانە کراوە ئەکید وەکو تاوانبار شاکر تا یەحیا و لەگەڵ سعدون سابر ئەوانە چۆن ئەمانەی تاوانباری کەشیان هێنا چکە بۆ لە قۆناغی تحقیق چکە هەندێک جارەیە تحقیق سریە ڕاستە تحقیق سریە نەمایش ناکرێ و ناڵێ نەمحامی و لایەنی تریش ئاگادار بکرێت لەوانە هەتاکو ئەوە تحقیقەکە تەواو بێت لێکۆڵینەوە بە وردی لەبەرەوە من دەستخۆشی لە جیهازی ئەمنی وەتەنیەکەم کەوا ڕۆڵێکی باشیان هەبوو بۆ دەستگیرکردنی نەک عەجاج هیوادارم تاوانبارەکانیش بگیرێت شەمخی و کەسانی کەشکەوە ناویتر هێنراوە نامی قسە بکەم باش دەستخۆش بەڵێ ئازان دەچینە لای وتەی کە سوکاری ئەنفالکراوان با بزانین ڕاستە ئێمە باس لە مەرگەساتێکی گەورە دەکەین ڕاستە ئێمە لە بابەتێکی وادا عەزاب و ئازار و ناڕەحەتی و ئەوەی کە ساڵانێکی زۆر کە سوکاری ئەنفالکراوان لە چاوەڕوانی گەڕانەوەی ئێسکوپروسکێکان ئەوەی کە لە زیندانەکانی نوگرە سەلمان بەسەریان هاتووە و بە چاوی خۆیان بینیویانە هەموو ئەمانە مایەی ئەوەیە کە بەڕاستی بێتاقەت دەبی و برینێکە کە قەت ساڕژ نابێ بەڵام لە بابەتێکی وەهادا بەڕاستی زۆر دڵخۆشین کە دەبینین ئەم گەورە تۆمەتبارانە دەستگیر دەکرێن و بە سزای خۆیان دەگەیەندرێن گرنگە بەلامانەوە بزانین کە سوکاری ئەنفالکراوان لەسەر دادگاییکردنی عەجاج چی دەڵێن با پێکەوە بینەر بین دواتر لەگەڵتان بەردەوامە بین فەرمون ئەڕۆیم بۆ ئاو تەنکیەکی ئەلم مرەبعەکانێ داناوی تەنکەرەکە ئاوی هاون بەیانان ئیتر لە دوای سەعات 8 تەنکەرەکە ئەهات ئیتر خەڵکەکەیان بەرەدا سەعاتی هەتا ئاوەکەی ئەبرد هەیەکی قوتیە یان دەبەیە ئەم مەتارە بچووکەکانە ئەومانە بەرەکەوت ڕۆیم تەنکێکە ئاویتیان نەما من بە حکمی ئەوەی زۆر بچووکم پیا و ژنەکان باڵایان بەرزی خۆیان شۆڕە کردووە ئیتر منیش ئاوا سرم بردە خوارەوە بەناو تەنکێکە یەک یەبڵی داوە شانما خوا ئاوەی هەیە نەمەزانی دنیا شەوە ڕۆژە بەرچاوم ڕەش بی ڕۆیمەوە بە قاعەکەەوە گیریان دەستمە لەرسی دادام وتی شانی هەڵکردوتی وەڵا شانی چکانە شین بیوە شانم یعنی ئێمە لە ناو قەڵای نوگرە سەلمانە ئەمە نەمان تەعزیب خواردگە ئەمە نەمان تەعزیب نەفسی و یعنی وە بەرچاو خۆمە مناڵی وەکێ بڵاو کوشت عەجاج پیاوێکی دڵڕق پیاوێکی حتا بێژی
پیس یعنی دەرهەق ئێمە وەکو پێشمەرگەیە حەسابی بۆ 9 ساڵێ بۆ 10 ساڵێکت ئەویت ئەوە مناڵی مخەڕی بن ئەوەی لە یەک نەئەداوە بێژێ ئەمە مناڵە ئەمە ژنە ئەمە پیرە ئەمە پەرکی کەوتووە هەمووی بە یەک چاو وەکو پێشمەرگەیە بەرامبەری چەکێکی قورس لەبەر چاوی بێت ینی بەرامبەری ئێمە یەکەم قافڵەی گەنج بیمان چویمانە نوگرە سەلمان کاتێ بردمانیان یەک شەو گەیمانە جێگەشتی بانگە بانگی بی و هاواری بی ئەوەی کوا کوڕەکەمەوەی کوا کچەکەم ئەوەی کوژنەکەم کەس بە کەسی نەوی چونکەم ئەوەی بریا بۆ نوگرە سەلمان گشتی پیرەژن و ئەختیاروی بریا هەتا بەیانی لە ژوورێکا بیمان بردمانیان کردمانیانە ژوورێ تۆ مقەپەت نیانێ لا بێنە دەشتو نیانێ لا بێنە دەشتۆ تا ئافۆکەیدا تر لەورا خۆشکێکم لە برسیان مردەوە ئامۆزامە مرد کوڕێ خەڵک بنەکەی گیانێدا ئەومانەتکانە دەمی مقادەمەکە ئاسێکیدا سەریا لەورا ئەمر خوای کرد ماڵێ ترێ خەڵگەی نافەتە حۆمەرە ژنەکە چەمینی ناو باوکی مەحمودی ناو باوکی دەرچوو بەس دایکی هەردوو کوڕەکە دەرنەچوین هەردوو کوڕەکەی مرد وە دەست خالی هاتوو ئیتر ئەلەویا زۆرمان لێ مرد ڕەزالەتێکی زۆر بەخۆیمە باوکمە هات بۆ لامان زابتەکە خۆی نەحەجات عسکەرێکی نرد باوکم بەس هات لە محاجەرەگۆ چاوی پێمان بکە پێ و قسەمان لێدا بکە حتا گەیە قاتمان وەک کێبڵ باوکی بردەبان قەتەوە لە بیر ناچیە دایک میشکاتێک کچەکەی مردووە باوشووە تر نەخۆشکە و لە حیوەتا گیانی گەرمەوی تر نە پەنکە بی و نەم بەردەبی و لە سژنا و تو مانگ 6 و 7 دەزانی چەندێ دنیا گەرمە و لە جون و بابە و هیچ خزمەت گوزارێکی تیانەوی دایکم لە حیوەت بەرمیلیاندا ناوی لەبەرەوە تەقەی نەیە بچینە ناو ئەختیارەکانەوە دایکم خۆی دایە بەردەم بەرمیلەکە هەوا لێداوەتی تووشتەتە ناو ئەختیار و پیرەژنەکان و لێ 16 کەسرا دایکم بەسا عینەکەەوە تەعزیبێ زۆر خراوێنیدا حتا و ڕۆژە بم قەت ئەو تەعزیب دایکمە لە بیر ناچیە میمکێکم وتی کوڕە خۆشکەم نەخۆشە تازە جەرگیشتوە بەڵێ میش جەرگم سووتیا ئەی خۆشە گەورەمە ئەو بەردەم من لە شوێن ئەو بووە سۆ تعزیب من بدەوتی نە ئیلا ئەو تعزیب بەدەم ئیتر ڕەزالەتێک خراو و چلەی تاوسان نەبێتە دەشتۆ شەوان و نەڕۆژ بێتە دەشتۆ و ئاوە تاڵ و شۆر و ڕەزالەتیە زۆر و مەینەتیە زۆر و دووبارە سڵاو ئازانم بەدیان بەرنامەی چەر گێڕانەوەی ئەم ئازار و ناڕەحەتیانی کە سوکاری ئەنفال کراون بەڕاستی کۆتایی نایەت بەڵام ئەمانە گرنگن ئەم دانپێدانانە گرنگن بۆ ئەوەی کە بزانرێت ئەم کەسێک کە دەستگیر کراوە ئەجات چی بەرامبەر بە کورد کردووە ئەجا بەشێکی زۆری ئەم کەسانە خۆیان لە زیندان بە چاوی خۆیان ئەم ئازار و تعزیب و ئەو کارە نامرۆڤانانەی کە ئاجاج کردوێتی بە چاوی خۆیان بینیویانە بەشێکی ڕەنگە بە گێڕانەوە بەڵام بەشێکی زۆری بە چاوی خۆیان شتەکانیان بینیوە بۆیە ئەمە دەکرێت زۆر بەڕاستی سوودی لێ وەربگیرێ بۆ مەرحەلەی دادگاییکردنی ئاجاج و بە سزاگەیاندنی خاتوپەری من دەگەڕێمەوە لای بەڕێستان باست لەوە کرد کە ئەو هەموو کارانی کە کردوتانەوە بەڕاستی ئاسان نەبووە تا بگەن بەوەی کە ئەم تۆمەتبارە دەستگیر کراوە و بیرمان نەچێت مامەڵەکردن و تەعاملکردنی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق ڕەنگە ئاسان نەبێت ڕەنگە ئێوە باشتر بزانن یعنی تۆ تا لەگەڵ ئەواندا دەکەویتە گفتوگۆ داوای ئەوە دەکەی هاوکاریت بکەن کەیسەکە پەیوەستە بە کوردەوە یعنی ئەم بارگرانیانەی کە بۆ ئێوە دروست بوو چی بوو یعنی باسی خات و شانازت کرد کە ئەو کات خانمی یەکەمی عێراق بوو بۆ هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان ئێمە ئەو ڤیددیوانەی کە لەسەر شاشەی کورسات نیوز بەردەوام دەڕوات دەبینین یعنی خۆی ڕاستە و خۆ دەچووە سەر شوێنەکان و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان ڕەنگە ئەمە پێویستی بە هەماهەنگی زۆر هەبوو بێ لەگەڵ پارێزگاری موسەنا و پێویستی بەوە هەبوو بێت کە لێک تێگەشتنی تەواو هەبوو بێ بۆ ئەوەی کە تۆ بگەی بە دەرئەنجامێک ئەم بارگرانیانەی کە بۆ ئێوە دروست بوو هەتاکو و ئێستا چی بوون؟ خاتوپەری
هەیە چێ خاتوپەری گوێبیستی ئەمە نەبێ دواترە گەڕێمەوە بۆ لای کاک جەبار با بێمە لای بەڕێستان هەمانە ئەو پرسیارەگە لە بەڕێزی شتان بکەم ئەو بارگرانیانەی ئێوە وەکو هەرێم یعنی کە بۆتان دروست ئەبێت هەم لە دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکان هەم لە جوڵاندنی کەیسی کەسوکاری ئەنفالکراوان هەم لە وەرگرتنی تێستی خوێن کە باسمان کرد ئەو بارگرانیانەی کە بۆ ئێوە دروست بووە وە تا ڕادەیەک ئەتوانین بڵێن حکوومەت هاوکار نییە چی؟ سەبارەت بە پرسیارەکەت من بە پێی زاناری کەسی خۆم وەڵام ئەدەمەوە ئەوەی من تێبینیم کردووە هەنێ ڕێگری هەیە لەوانەیە لایەنە ئەمنیەکەی بێ ئەوە بە شێوەیەکی باش لەلایەنی چەند کەسێکی دڵسۆزەوە بەڕێکراوە بە باشی ڕۆژوە بەڵام ئەوەی ڕاستی بێ من وا هەز دەکەم لە ئێستادا ئەم قەیرانی داراییە کە بەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی گردووەتەوە بە هەر حاڵ هەر لەناو وەزارەتمانە وەزارەتی کاروبار شەیدان و فاکراوان بەڕێوەبەرایەتی گۆڕە بۆ کۆمەڵەکان هەیە زانیاری تاوە و دروست لە لای ئەوانە خۆش کاک جەبار خاتوپەری بام بگەڕێمەوە لای بەڕێستان ئێستا گوێبیستی منی خاتوپەری خاتوپەری وڵای من پرسیارێکم کرد هەر زۆریش لەسەر پرسیارەکە قسە و هینم کرد بەڵام پێچێ گوێت لە من نەبوو بێ باسی ئەوم کرد کە بامەڵەکردن و تعاملکردنی ئێوە لەگەڵ حکوومەتی عێراق بە تایبەت لەسەر کەیسەکانی کورد ڕەنگە تۆزێک زەحمەت بێت ئەو بارگرانی و قورسانی کە لەسەر شانی ئێوە دروست بوو یعنی من باسم کرد ئەو ڤیددیوانی کە لەسەر شاشەی کورسات نیوز دەڕوات خات و شاناز ئەبینین کە لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان خۆی تەواجد و ئامادەبوونێکی ئاشکرای هەیە ئەم هەماهەنگیە یعنی بەڕاستی ئاسان نەبووە بۆ ئەوەی ئێوە بگەن بە موسەنا بە پارێزگاری موسەنا بە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان جا ئەوەندەی کە تۆ لە نزیکەوە ئاگادار بووی هەتا ئێستاش ئەو بارگرانیانێک کە بۆ ئێوە دروستکراوە چین؟ دەست خۆش بۆ پرسیارەکە بە دڵنیاییەوە کارکردن لەسەر ئەم مەلەفە ئەرکێکی زۆر زۆر پیرۆزە بەڵام زۆریش قورسە لەگەڵ ئەوەشە تەواجودی خات و شاناز برای مەحمەد لە شوێنی ئیشەکانمان وای ئەکرد کە بڵێن دڵنیابین کە کەسێک هەیە پشتگیری لە ئیشەکانمانەکە کە هەڵسەنگاندنی بۆ ئیشەکانمان بەرز ئەنرخێنێ لەگەڵ ئەوەی کە خۆمان بە ئەرکی سەرشانی خۆمانمان ئەزانی لە هەر شوێنێک لە بەغا لە هەر لایەک لەو لایەنە تایبەتمەندیانە کە بڵێن لە مؤسسەی شوهەدا بێت لە وەزارەتی تەندروستی بێت لە پارێزگای موسەنا بێت بەردەوام بە دوواداچوونی ئەکرد کە ئەرکەکانمان بە باشی بڕوا بەڕێوە و کە هیچ عەرقەلەیەکمان بۆ دروست نەبێ بەڵام خۆت ئەزانی ئیشکردن لە ئۆفیس گرانە ئینجاوەرە لە بیابانێکی وەکو تەلەشێخیە ئەتوانم بڵێم تەنها و تەنها ڕوفاتەکانمان لەبەردەستا بوو کە ئازارێکی دەرونی زۆرمان هەبوو بەڵام بەڕێزیان هەرگیز ڕانەوەستاوە لەوەی کە لێمان بپرسێتەوە بە تەلەفۆن بێیان بە تەواجودی خۆی بێ لەسەر مووقع دەستخۆشی لە یەکەین و جگە لەوە لە ئۆفیسی بەڕێزیان کە خەریکی پوختەکردنی سکاڵاکان و داتابیسێکمان دروست کردبوو بۆ هەموو سکاڵاکان بۆ ئەوەی تەرجەمە بکرێت بۆ عەرەبی و بمێنێتەوە ڕۆژانە ئەهات لەوێ نانی لەگەڵ ئێمە خوارد بەڕاستی ئەمە خۆی لەخوا پشتگیریکردنێک بوو بۆ ماندووبوونەکە و هەستکردنێک بوو بە ماندووبوونەکەمان وای کردبوو کە هەر هەمومان بەیەکەوە هەماهەنگ بین لەگەڵ ئیشەکە من لێرەوە سوپاس و دەستخۆشیم هەیە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدانی گەرمیان کاک جەبار و هەموو ئەو برادەرانی کە هاوکارمان بوون هەروەها بۆ مۆنۆمنتی چەمچەماڵ کاک هابیل کە ئەویش بە هەمان شێوە هاوکارمان بوو لە ئیش و کارەکانە
و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان خۆی لە خۆیە بەڵگەیەکە بۆ ئەو تاوانانەی کە عجاج کردوێتی پێم وابێ کە بۆ کەشفی دەلالە بردویانەتە نوگرە سەلمان ئەو شوێنانەی کە ئێمە ساڵی 2025 سەرەتای ساڵی 2025 و کۆتایی 2024 کە لە تەلی شێخیە ئیشمان لەسەر کرد ئیشە کرد بە هەمان شێوە چوینەتە نوگرە سەلمان و سێ مەوقعمان دەستنیشان کرد کە گۆڕی بە کۆمەڵی لێیە هی ئەو کەسانن کە لە سژنەکە لە زیندانیەکە بوون هەمان ئەو شوێنانی پیشانی لیژنەکەیاوەتەوە پێم وابێ ئەمە خۆی لە خۆیە دڵنیاییمانەیە تێک کە ئیشکردن لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان بەڵگەیە بۆ بە جینۆساید ناساندن و هەروەها بۆ دادگاییکردنی تاوانبارەکە. بەڵێ دەستخۆش کاک حاکم باست لەوە کرد بە پێی ئەزمموی بەڕێستان کە ساڵانێکی زۆر لە دادگادا کارتان کردووە و بڕیاری زۆر قورستان دەرکردووە عجاج لە سێدارە دەدرێت. ئەگەر بڕیارێکی وەها دەرچێت دەڵێن ئەگەر لە سێدارەدان بێت یان هەر شتێکی تر من ئەوەی کە بەلامەوە گرنگە خودی بڕیارەکەیە بڕیاری دادگای باڵای تاوانەکان قابلی تانەدانە یاخودنا لە ماوەی چەند ڕۆژدا دەبێت لە ماوەی 30 ڕۆژدا دەبێت لێ بدرێت بەڵێ بۆ جوبیان ئەمە چکە جاران ئێمە ئەم محکەمەیە محکەمەکەی پێشوو نییە ئێستامە ڕاستە عینی یاسایە بەڵام لیکا بە ئەنجومەنی دادوەری محکەمەی دادگای باڵای تاوانەکانی عێراق ئێستا هەندێک سیستم هەیە هەندێک مادە هەیە گۆڕاوە تعدیل کراوە لە 2012 مەگوێری قانونی ژمارە سی ئێمانجێک بڕیارمان هەیە جیازی هەندێک بڕیارمانەیە و جوبیەوەتە دەتوانانی تانی لێ بدێ یان لێ نەدێ بەڵام ئەم بڕیاری کە لە دادگای باڵای تاوانەکان ئیجباریان دەبێت تەمیزی عێراق جارە ئێمە هەیەی تەمیزیمان هەبوو بریتی بوو لە نۆ حاکم لە محکەمەکەی خۆمان دادگای باڵای تاوانەکانی عێراقی پێشوو ئێمە هەیەی تەمیزی تایبەتمان هەبوو لە محکەمە لەبەرەوە ئەمە تەمیزیە چێتەوە بەڵام پاش ئەوە پەسەندکردنی ئەو یارە بۆ هیچ عفواتێکی تایبەت و گشتی بەری ناکەوێت ئەمە زۆر گرنگە ئەمە بۆ هاوڵاتیان زۆر گرنگە بە گوێی لێ بگرن شموری عفواتی تایبەت و گشتی ناکرێت کۆتاوانەکانی تر بێژکە تاکو ئێستا چەندین جار عفو دەرکراوە تاوانی ڕژەمی بەعس هەیە لە ژوورەوە لە سجن تاکو سەر بەر عفوان ناگەوتەوە نیمە نابێت سەرپێچی یاسایە نابێت بە هیچ شێوەیەک شمولی عفوات بکەوێت لەبەر من نازم بەڕێی خۆم ئەڵم کاکەمە با زیندانی هەتایە بکرێت لە جاتی ئەعدامەکە بۆ یەک جار ئازارێکی ئەبێ و کۆتایی پێێنە بەڵام بە زیندانی هەتای بکە هەموو ڕۆژێک ئازارێکە بۆ زیندانی هەتایی مەبەست 20 ساڵ نازیاتر هەتاکو مردن مەدە الحیات زیندانی لەبەر هەموو ڕۆژێک بە ئازار بێ بۆ خۆی چۆن ئازاری ئەشکەنجەدەی ئەو ئەنفال کراوەکانی هەیە جۆرا جۆر کوشتن زیندانی اختصاب کردداری نامڕڤایەتی باشە تاوانی جونەساید تاوانی ئەگەر واژ بێ خۆ لە زیندان ئەو سزانە نادرێت ناقی ناکە بەڵام نییە بە هەر لە سژ نابێت لە سژ نابێت بۆ خۆی بە عەزاب بکێشێت بۆ خۆی ئەمە باش ئەگەر بێت و قەراری لە سێدارەدان بێت ئەم جارە شەڵێمەوە ئەگەر ڕاستەخۆ قابلی جێبەجێکردنا طبعا بێ لە دوای ئێمە دەزانین لە عێراقدا سزای لە سێدارەدان بەڵێ بەڵام جێبەجێکردنەکەی مەبەست جێبەجێکردنەکەی لە پاش بەسەندکردنی لایەنی محکەمەی تەمیزی عێراق محکەمەی تەمیزی اتحادی عێراق ئەگەڕێتەوە ئەلێرە بۆ ڕئاسی جمهوری لێ ڕئاسی جمهوری ئەوێ پەسەند بکرێت اینجا جێبەجێ ئەکرێت بێت و سزاکە لە سێدارەدان بێ ڕاستە و خاڵێکی گرنگە با لێرە گوێی لێ بگرێت قوربانیانی کەسوکاری ئەنفال ئەوەی کە نایەت بۆ محکەمە مەرج نییە ئەوە کە حەقی ئەسووتێت جا ئەمە بەلامەمە زۆر گرنگ بوو کاک حاکم قسەی لەسەر بکەین باستمالەوە کرد کە سکاڵایکی زۆر کراوە بەڵێ سەر و 280 باشە بەڵام ئێمە دەزانین ینی دادگاکانی هەرێمی کوردستان نییە تۆ بڵێ نزیکە لە خۆمەوە دەچمە محکەمە و بەردەم محکەمە گرم و ینی تۆ هاتوچۆ و ڕۆتیناتی تا دەگەیتە بەغداد و هەموو جارێک بۆ جەلسەکان پێویست بەم زروفەش بەڵێ مەرجە هەموو ئەوانەی کە سکاڵایان کردووە لە دادگایکردنی عەجاج ئامادەیان هەبێ مەرج نییە چکە بۆ نمونە لەمە پێشکە حاکم تحقیق بووم لە کەیسی ئەنفال
پێشوو لە 2006 کە دادگایی کرا لە 2006 دەستی پێکرد لانی دادگای تاوانی دووهەم تقریبا ئێمە 1992 کەس سکالاکار شاد حاڵ 77 کەسیان هەڵبژارد سکالاکار و 16 کەسیش شاد حاڵ لەگەڵ 3 خەبیر ئەو کەیسە گەورە محکەمە دیاریەکات بەڵام ئێستا مەرج نییە ئێمە کەیسی پێشومان هەیە داوای ئەسڵیمان هەیە لەگەڵ ئەم کەسانە ئەوەی کە من چێکم کرد ئەوەی کە ئیفادەی وتەی زۆر گرنگە هەموو تاوانەکان نەگرێتەوە چێکم کرد تسلیمی جەماعەتم کرد ئەمانە پێویستە کار ئەمانە گرنگە لە بەردەم دادوەرە ئامادەیان هەبێت شنە بەغا ئەمانە ئامادە بن ئەمەمانە ئەوەیە لە گرنگی ئەوانی ترکەم کردەوە مهم دوجار نەتیجەکەیە کە تۆ بڕیارچی مافیا ناخورێ کاکە مافیا ناخورێ وازانە خەڵک قارەبووکردنەوەیە ئەم مۆزوع ئەم کەیسی عجاج عیلاقی نییە بە قارەبووکردنەوە ئەمە تەنها سزاکردنی بۆ خودی تاوانبار چونکە قەراری پێشومان هەیە ئەمە قەراری ئەسڵەکەمان هەیە لێ بوو بە پاڵپشتێکی یاسایی و دادوەری لە 24 6 2007 قەرار دەرکرا کەوا مەتوانێکی جینۆساید و ژمرۆڤایەتی و داوای جەنگ و مافی ئەو سکاڵاکارانە و هەموو قوربانیانی ئەنفال هەموو ئەنفال هەرێمی کوردستان بۆی هەیە داوای قەرەبوو بکرێتەوە جا تۆ گۆمەکە و شڵەقان ئەگەر چی من کاتی بەرنامەکەم کۆتایی پێهاتووە بەڵام بە سوپاسەوە کەمێک کاتم ئێنێ لە ستۆدیۆی هەشت ڕەنگە ستۆدیۆی هەشت بەهۆی بەرنامەکەی ئێمەوە کەمێک دواب بکەوێت هەوڵ دەدەم بە کورتترین کات ینی زۆرترین شتەکان بە ئێوە بگەێنی زۆر بە کورتی کاک حاکم کە سوکاری ئەنفالکراوان لە چاوەڕوانی ئەوەدان بزانن قەرەبوو دەکرێنەوە و چۆن قەرەبوو دەکرێنەوە باست لەوە کرد ئەم دادگایی عجاج پەیوەندی بە قەرەبوو نییە ئەمە تەنها بە سزاگەیاندنی خودی عجاج خۆیەتی بەڵام بۆ بابەتی قەرەبوو کە سوکاری ئەنفال بەڕسمی ئەو مافیان پێدراوە کە قەرەبوو بکرێنەوە بە یاسا ئەمە کراوە قەراری محکەمەیە قەراری خۆی ئەستا حکومەتی عێراقی پابندە بە قەرەبووکردنی کە سوکاری ئەنفال بۆی جەماعەتی ڕەفحا تاکە ئێستا قەرەبوو وەرەگرن قەرەبوو وەرەگرنەوە جەماعەتی ڕەفحا عین تەسەڵم چەندین جار لە کەناڵەکان بەحسم کردووە لە ژماری 35 ژماری 35 2013 لە کاتی بەڕەحمەتی مام جەلال قانونێکیان دەرکرد باشە قانونێکیان دەرکرد ڕەفحا و نەک ئەبوایە بەس هەڵەبجە ئەبوای ئەنفال و بەرزانیەکان فەیلیەکان هەموو قەرەبوو بکرنەوە بەس هەڵەبجەش بەس ئەوانی کە چوونە ئەو دیوە ئێران و هاتنەوە بەس ئەوانە کەچی جەماعەتی ڕەفحا هەمویان قەرەبوویان گردووە بەڵام هەڵەبجەیەکان کە سوکاری هەڵەبجە یەک دیوە کرد کەم چرخەمەکە لەکوایە وەڵای من ئەبوایە حکوومەتی هەرێمەیان عێراق عێراقیشی تایە و ئەبوایە یعنی کەسێکی ئەوەی کە پۆستێکی تەنفیزی هەبێت بەرپرسێکی باڵا هەبێت ئەو پرسیار من کابرایەکی چالاکوان بەڵام ئەوەی کە گرنگە قەرار بە ڕسمی پڕیاری قەرەبووکردنەوە ئەبێ هەژمار بکرێت بە پرۆژەیەکی یاسا لە بەرلەمانی عێراق بۆی دەرچێ و ئەبێ بچێ بۆ ئەنجومەنی وەزیرایەک بودجێکی تایبەت تەرخان هیوادارم دووبارەیەکەم وسە لە ڕێگەی کەناڵەکەتان هیوادارم حکومەتی هەرێمی کوردستان لایەنە سیاسەکانی هەرێم حکومەتی عێراق ئێستا یانوێ حکومەتی تەشکیل بکرێن حکومەتێکی نوێ وای سەرکەوتنم بۆ دەخوازم بەس ئەتوانن لێرە لایەنە کوردیەکان فشاری بخەنە سەر حکومەتی عێراقی بەڵەن کاکە گیانەیەک لە مەرجەکانمان قەرەبووکردنەوەی کە سوکاری ئەنفال و کیمیاباران و فەیلیەکان و بەرزانیەکان ڕاپەڕینەوە تو یەکیش بەڵێ دەستخۆش خات و پەری با بێمە لای بەڕێستان ئەو بەڵێنانەی کە بە کە سوکاری ئەنفال کراوانی دەدەن هەر لە دادگایکردنی عجاج هەر لە چاودێریکردنی دادگایکردنەکە تا ئەو کاتەی بە سزای یاسایی خۆی دەگا و لەگەڵیشیدا ئەو تاوانبار و تۆمەتبارانەی کە دەستیان هەبووە لە ئازاردانی کورد و لە ئەنفال و لە زیندە بەچاڵکردن و کیمیاباران و هەموو ئەمانە و بەڵام تا ئێستا دەستگیر نەکراون بەڵێنی چیان پێ دەدەن کە ئێوە بەردەوام بن لە گەڕان بە دوای دۆزینەوەی ئەو کەسانەشدا. بەتەکید گەڕان و بەدواداچوون هەر ئێمە گەڕان و بەدواداچوون ناکەین بەڕاستی ئێمە هاوکاریانین من دەستخۆشی لە جیهازی ئەمنی وەتەنیەکەم کە بەردەوام لە متابعی ئەو بابەتەن بەڵام بەداخەوە هەنێ لە تۆمەتباران لە هەرێم
کە نەک هەر تاوانبارانەی کە لە دەسەڵاتی عێراقیە ئەو کاتە زوڵمیان لە کورد کردووە بەڵکو لە دەسەڵاتی کوردیشە زوڵمیان لە کەسوکاری ئەنفال و ئەنفال کراوان کرد و دەستیان هەبوو لە ئەنفالە بەڵام تا ئێستا دەستگیر نەکراون لە کاتێکە کە لە دادگای باڵای تاوانەکان مەطلوب و ئەبێ بگیرێن و ڕادستی دادگا بکرێن بۆ ئەوەی بە سزای ئەو سزایی کە بڵێن سکوناییەکەی ئایا بە دڵی کەسوکاری ئەنفال کراوان و ئەو هەموو جەفایی کە چێشتویانە لە زیندانەکانی تۆپزاوا و نوگرە سەلمان و هەنێ لەو شوێنانەی کە تەنها و تەنها خۆیان ئەزانن کوێ بۆ بەڕاستی بۆیە من داواکارم لە هەموو ئەو کەسانەی کە لە دەسەڵاتان هاوکار بن بۆ ڕادەستکردنی تاوانباران و داواکاریشم لە ئەم دەورەی ڕئاسی ئەم جارەشی سەرۆکایەتی کۆمار کە بەردەوام بن لەم پرۆسەیە بۆ ئەوی بتوانین زۆرترین گۆڕی بە کۆمەڵ هەڵڵینەوە کە بەڵگەی تاوانەکانی ئەو تاوانبارانەیە کە ڕۆژانە بە دواتچوونی بۆ ئەکرێت و ڕۆژانە ئەبیستین کە فڵانیان ئەدام کرا و فڵانیان سزادرا بەڵێ و چاودێرێکی جدیشە بن لەسەر دادگایکردنی عەجاج خاتوپەری شاناز برای مححمد لە دوای ئەوەش کە کۆشکی کۆماری بەجێهێشت ئەو بەڵێنەیدا بە کەسوکاری ئەنفەل کراوان کە بەردەوامە بێ بۆ کەمکردنەوەی خەمەکانیان بە دواتچوون بۆ هێنانەوەی ڕووفاتەکان بۆ هەڵانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و دڵنیام فەخامەتی سەرۆک کۆمار بەڕێز کاگنزاریش بە هەمان شێوە ئەو بەڵێنەی یاوینە تێکە کار لەسەر ئەم مەلەفە ئەکات زۆر باشە زۆر باشە زۆر سوپاس خاتوپەری سوپاس کە ڕاستەوخۆم ئێوارەی لەگەڵمان ئامادەیت هەبوو کاک جەبار وەکو کۆتا پرسیار ئەمە پێم بڵیت کە ئەگەر شتێکتان ما بێت بە سوپاسەوە و لەگەڵیشیدا بەڕێستان و کەسوکاری ئەنفال و هەموو ئەوانەی کە بەڕاستی دەیانەوێ بزانن عەجاج بەکوێ دەگات بەڕاستی چاودێرێکی جدی دەبن لەسەر دادگایکردنی عەجاج و دەتانەوێت لەم ڕۆوە چ خزمەتێ پێشکەش بە کەسوکاری ئەنفال کراوان بکەن سەرەتا لەوەی عەجاج و ئیشەڵڵا ئەوە کەیسەکە بە قازانجی خۆمان دەشکێتەوە و هەموو ئەو تاوانێ بەسەردا ساغ دەبێتەوە و من بۆ ئەوەی کەوا قسە بکەم بۆ ئەوەی ئەمەوێ لەسەر ئەو تەعویزە قەرەبۆکە قسەیەک بکەم دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو کوردانی کەوا لە بەغام بە ئەدامپەلان وەزیرەکانەوە هەوڵێکی چڕ بدەن بۆ ئەوەی مادەی 132 دەستوری عێراقی جێبەجێ بکرێ کەوا داواکاریەکی کەسوکاری ئەنفالەکەڵەکان لەو مادایە جێبەجێ دەکرێت و ئیشەڵا ئێمە هەردەم هاوکار بوون و هاوکار دەبین و هەوڵ دەدەین ئەم کەیسە من داواکاریم ئەوەیە بە نیشتمانی بکرێ بە نێودەوڵەتی بکرێ بۆ ئەوەی کەسوکارەکانیان ماف و معنەوی و مادی خۆیان وەربگرن بەڵێ دەستخۆش زۆر سوپاس کاک حاکم ئەگەر شتێکی گرنگ ما بێ بەڕێستان بتانەوە زۆر شتی باس کرا بەڕاستی بەڵام ئەوەی کە بەلاتانەوە گرنگ بێ و باسمان نەکرد هیوادارم تاوانبارەکانی کەش بێنە بەرامبەری دادگای بکرێت ئەوانەی کە ناویان هەیە لە کەیسی ئەنفال و هەڵەبجە و بەرزانیەکان و فەیلیەکان و ڕاپەڕینی 91 هیوادارم بێن دادگای بکرێن تەسەوەر کە ئەو عەجاجە ئەوەنە درندە بەقەر عەلی حەسەن مەجید درندە عەلی حەسەن مەجید لێدوانێکی دا لە دانیشتنی سیوسیە وتی من ئێستا ئەگەر دەرچم ئەمە کارێکی نیشتیمانی واجبێکی نیشتیمانیە عینی کردار ئەنجامن بەرامبەری گەلی کورد ئەوە قەت لەبیر ناچێت عەلی حەسەن مەجید دا عەجاج چی وتووە بەرامبەری ئەو کەسانە کە ڕاوانەی نوگرە سەلمانی کردووە لە یەکەم ڕۆژەوە ئێوە هاتوون بۆ ئێرە بۆ مردتان مردنتان لێرە نەک بژین لێرە هیوادارم ئینشاڵڵا سزایەکی عادلانە وەرەگرێت ئینشاڵڵا زۆر سوپاس کاک حاکم ئاسۆ سوپاس بۆ پەریخان کە لە بەغدادەوە لەگەڵمان بوو کاک جەبار بە سوپاسەوە لە کەلارەوە لەگەڵمان بوو و هەروەها زۆر بەڕێز کاک حاکم ئاسۆ بەڵێ ئازیزان ڕەنگە
ئەمەی کە ئێمە باسی لێوە دەکەین دادگایکردنی گەورە تاوانبارێکی وەها بۆ کەسانێک کە خۆیان لەو شوێنەدا نەبوون و تەسەڕوفاتەکانی عەجاجیان نەبینی وە یا کەس و کاریان بە شێوەیەکی دڕندانە لەلایەن ئەوە ئەشکەنجە نەدراوە بابەتێکی زۆر ئاسایی بێ بەڵام ئێمە دەبێ ئاگامان لە دڵ و دەرونی کەس و کاری ئەنفالکراوان بێ کە بە دڕندانەترین شێوە منداڵ و هاوسەر و دایک و باوکیان لە ژێر دەستی ئەم تاوانبارە گەورەیەدا چۆن سزا دراون هەتاک و مردن بۆیە بەڕاستی گرنگە ئێمە لەسەر ئەم بابەتە قسە بکەین و بە دوواداچوونی بەردەواممان دەبێت تا ئەو کاتەی عەجاج بە سزای یاسایی خۆی دەگا بە هیوای ئەوەی کە دڵی هەموو کەسوکاری ئەنفالکراوان خۆش بێت بۆ بڕیارەی کە لە دادگای باڵای تاوانەکانەوە بەرامبەر عەجاج دەردەچێت. سپاس کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ لەگەڵتانە بم. لای منەوە کاتێکی خۆش هاوکارم خاوەن لە ستۆدیۆی هەشتەوە لەگەڵتان بەردەوامی دەبێت. هەر شاد بن.